خۆشیان کردووە لە هەولێر بە مۆڵەت خەڵک ئەو مۆڵەتی پێنەدراوە سەد ئینزا لە مامۆستایانی ئاینی دکتۆر و مامۆستایانی زانکۆ پێشکەش کرا بە پارێزگاری هەولێر کە بە پارێزگار و بە وەزارەتی ناوخۆ بۆی کە مۆڵەت وەربگرن خۆپیشاندانی بە مۆڵەتی شڕێنەدراوە ئێمە گلەیمانێت لەو بارەی مامۆستامەدان دواتر پێم وڵات بۆ گفتوگۆکە بۆی کە دەرفەت بەکات محمود سەناوی ئەندای مەکتەبی سیاسی کردی کاک محمودیەوە تا چەند لە حسن الظەنی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی کە حیزبێکی ئیسلامیە تا چەند لە حسن الظەنی ئەوان دڵنیان بووی کە خۆپیشاندان کە لەوەکو ناڕەزایەتێکی وەکو دەربڕینێکی دیموکراتی کاکیان ئێمە بڕوامان پێێت ئێمە خۆمان هەڵگری ئاڵای دیموکراتین ئێمە خۆمان هەڵگری ئاڵای دیموکراتی بەڵام من حەزاکەم هەندێک بکەم نەوە مامۆستا باتە سەردینە ژنان دیموکراتیەت لای کۆمەڵی ئیسلامی نیە ئەسمانەوان دژی دیموکراتیەتن دژی ئازادی یانی تاکە مامۆستا بەرواز بینێ بێت و ببێتە پارێزگاری سلێمانی ڕێگادا عەرەب کوڕێ لە هینا لە ئەو گردۆ کەوچیانی دەوری سلێمانیە یانی مامۆستا ڕێگادا خەڵک بچە لە ناو مەطعەمەکانە گۆرانی بڵێ کچ و کوڕوەوانە بڵێ یانی ڕێگە بەوادا من جارێ یەکەم ئێمە بڕوامان بە دیموکراتیەتە ئێمە خۆمان هەڵگری ئاڵای دیموکراتیەتی خۆمان پێمان وایە خەڵک ئەتوانێت لە ڕێگەی دیموکراتیەتەوە لە ڕێگەی ئازادیەوە هەموو بێروڕاکانی خۆی دەربڕێ بەڵام ئەم وڵاتە وڵات یاسا جارێ باسی هینی کە دەستگیرکردنی کرد ئێمە کەسمان دەستگیر نەکردەوە یاسایە خەڵکی دەستگیر کردووە نەک ئێمە خەڵک بەپێی یاسا دەستگیرەکرێ محامی و حاکمەکانی ئەمان گومانیان لەسەر بەخۆبوونی دەرگاکانی ئەوەن دەرگاکان سەربەخۆرین بەدە چیت بۆ چۆنیان بێ ئەوە یەکەن من پێم وانییە من ئەوە ڕەتەکەمەوە لەبەرەوە ئێمە بۆ نمونە لە کەلار ئیهانەتیان بە خۆم کردووە چووم لە دادگاش خاتم کردووە قسەی خراپیان لەسەر خۆم کردووە چووم بە دادگاش خاتم کردووە محمود باسی شکات و باسی دادگا کرد ئێستەیەکێک لەو هاوڕێ بەرەزانە کە من داوام کرد ناوی خۆی نووسناوی خۆی نووسیوەڵە کاک محمود ئەگەر جەنابت لەسەر جوڵاندنی هێزی پێشمەرگا لە دەنگەری گەرمیان بە ناوی دیاک و گەرمیانی ئەم پرسیاری کردووەڵێ ئەگەر هاتوو داوای یاسایی لەسەر تۆمار بکێ ئەدوانی ئامادەی بچیتە بەردەم دادگا من هەموو ڕۆژێ ئامادەم بچمە بەردەم دادگا لەبەرەوە من خۆم پارێزەری دادگام من خۆم کەسێکم بۆ پاراستنی دادگا بۆ پاراستنی عەدالەت لە وڵاتە خەباتم کردووە بەڵێ ئێستا کە شکاتم لەسەر تۆمار کە بەیانی منم لەموو باریکتر دەبەتەمە دادگا جوڵاندنی ئەو هێزی پێشمەرگە یاخود قسەیەک هەیە لەلایەن ئۆپۆزیسیۆن محمودیان ئەو هێزی کە لە نێو شاری سلێمانی و هێزی پێشمەرگەی و ژمارەی ئۆتۆمبیلەکانی نووسراوە هێزی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە پرسیارێک هەیە ئەڵێ ئەمە ئۆپۆزیسیۆن واڵێ ئەگەر بەردەرکی سەرای ئازادیمان لێ بگرن هەموو کۆڵانێکی شارەکەین بە مەیدانی ئازادی جا ئەوان نییە ئەوەندە پازە کەسن کەمیان هینن یان جەماوەرنەوە جەماوەر نییە وەسە حیزبەیە ڕێگە ناکەین بەبێ یاسا کەس خۆپیشاندان کە بڕات هینی بەبێ یاسا محافزی سلێمانی هەیە ئەمر وەرگرێ بچێ خۆپیشاندانی خۆی بکە داوای خۆی تەقدیم کە بەڵام بڵێ من ئەوەندە ئەمە بەرنامەکەمە ئەمە هینەکەمە بۆی پارێزگاری سلێمانی ڕێگەیدا بەڵام ئەو بێوێ ئەمن و ئاسایشی شارێک پێت بدا شارەکە لێ هەڵەسێ من پێم وایە ئەوان خەڵکیان لە خۆیان بێزار کردووە ئێستا کە هەڵبژاردن کەس کەس بەنیان ناداتێ لەبەرەوە ئەو تونوتیژیەی کە ئەوانەیکەن ئەو نادیموکراتیە ئەوانە لەبەردەستی سەرایکەن ئەو دیکتاتۆرەتێ ئەوان لەبەردەستی سەرا بەکاریگەن ئەو قسە ناشرینانەی کە ئەڵێن ئێمە جیهاد دەکەین ئێمە چ لایەنێکی کافرمان تایە تا ئەوان جیهادمان بەرامبەر بکەن ئێمە هەموومان مسڵمانین لە وڵاتە و بڕوامان بە دین هەیە بڕوامان بە مسڵمانەتی هەیە ئەو جیهادمان بەرامبەر ئێعلانەکە حەقی خۆمان پێم خۆشە پرسیارێکم هەیە لەسەر مەسەلەی هێزی پێشمەرگە و هێزانەکان لە کاک محمود تا چەندە میێزانە لە نێو شارەکان ئەمێنەوە وەکەی کۆتایی بەکارەکانیان دێت ئایا بەنیازن ئێوە هێزی سەربازی هەر لە نێو شارەکان بمێنێتەوە یاخۆت ماوەیەکی کەم و ئەرکەکانیان دوای ئەرکەکانە سنووشۆنی خۆیان من پێم وایە هێزی سەربازی ئەگەر هات بێتە ناو شاری شۆ من نازانم هات بێتە ناو شارەوە لەبەرەوە لێ نیم ئەگەر هات بێتە ناو شاری شۆ بۆ مەهامێک هاتووە بۆ دابینکردنی ئەمن و ئاسایشی خەڵک هاتووە دەیان کەس لە لای منەوە لە گەرمیانەوە ڕۆیشتووە بۆ نمونە ماڵێکی خزمم هینێکیان هەبوو 6 کەس لە خەمەرەیەکان ڕۆیشتووە دیکاکە 6 کەس بۆ لە خەمەرەیەکان ڕۆیشتوون پێشەکەی دوانی تایەوتی وڵای کاکە یەکێکمان تیارەکە بینەوە و پێنجیشمان هەموو تیارەی مۆنیکا بین نیوەی خەڵک بۆ تاڵانکردن هاتووە ئەی باشە نابێ ئێمە لەگەڵ لە تاڵانچیەکان بگرین ئەگەر بێ ئەم وڵاتە تەسلیمی تاڵانچی بکەین بۆی ماڵی عالەم تاڵان کرێ ئێمە پاراستنی پارێزەری سەر و ماڵ و ئەمن و ئاسایشی خەڵکی مەجبوری هێزی بخەینە ئینزارەوە ئەگەر خەتەر کەوتوتەمان وهەندێکی بێوێ
دز و جەردەکان بەرداتە گیانمانی خەڵک پارێزگاری لە سپاس کاک محمود سەنگاوی دیسەرانی بەڕێز و خۆشەوی جایکرێوی بەڕێزەکەدارەکەم کە بەم ژمارە مۆبایلە ڕاستەخۆ ئەتوانن SMS بنێرن و پرسیارەکانتان بەڵام بە شێوازی بە ڕێنووسی کوردی بەڵام لاتینی نەبێ و ناوی خۆتان بنووسن لە چ شوێنێکیشۆ SMS 0770 045 66 00 زۆر سپاسانەکە هیوادارین کە تەلەفۆن بەو ژمارە نەکەن تەنها SMS بنێرن مامۆستامەڵان ئەم جۆرە لێدوان و وتارەی کاک محمود سەنگاوی لە دۆخێکی ئاوایە کە هێزی پێشمەرگی خۆتان ئاماژەی پێکەن جوڵا و دەوری بارگەی کەناڵی ئەسمانی پەیامگیرەوە تا چەند خزم بە ڕۆژەکە بۆی کاڵێ کۆمەڵێک دز و چەتە ئەیانەوێ بێن لێرە مۆنیکار بن و ئێمەمانوێ ڕۆژ کۆنتڕۆڵ بکەین پێم خۆشت لەسەر قسەکانی کاک محمود پێشەوە دڵ تێبینیم ئیجازە بێتن ئێمە دژی ئازادی نین بەڵکو دینی ئێمە کە دینی ئیسلامە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە مەسەلەی حڕیەت و لە مەسەلەی ڕێزنان لە شخصی مقابل و ئەوانە بەیان و سەدان ئاەت و حەدیثە فەرموودەمان ئەوە من باسی وی ناکەم و هەر کاتێکیش کە کاک محمود دەڵێ کە ئێمە دەسەڵاتدارین خەڵک لەولای مەشروب بخواتەوە لەولای پیا و ئەوانە خەڵکی کوردستان کاتێک کە ئەمنی هەڵبژاردم دیارە فکری میش دەزانێتم چیە دیارە بەرنامەی میش دەزانێت چیە بۆ خۆی لە من پێشەوەی کە ئەمن هەڵبژێریتم پێشە من پێوە پابەند دەبێت پرسیارێک هاتۆ بەس ناوەکەی دیار نووسیوەڵێ ئێوە کاتی خۆی لە خۆرماڵبوون بۆ باسی ئازادیتان ناکرێت لە خۆرماڵی باسی ئازادیمان کردووە برادرانی یەکێتی تێدا بوون برادرانی حزبەکانی دیکەی تێدا بوون و دەتوانیت سی ڕاپرسی لە خۆرماڵ بکەیت ئێمە کە خۆرماڵ بەڵێ ئێمە کە لە خۆرماڵ بووین لە هەڵەبجە بووین ئەتوانیت سی ڕاپرسی کردای لە خۆ موقیفی بژوردنەوەی ئیسلامی ئەو کاتێ لەگەڵ خەڵکی چۆن بووە و چۆن معاملە و هەڵسوکەوتی کردووە جا ئەو کاتێکی تایبەت بووە کاتی شەڕی ناوخۆ بووە ئەو کاتێک کە قووەتت نەبایە پێشێل دەکرای لەبەین دەچووی لە مەسەلەی دیکە کاک محمود کە دەڵێت لە پازدە کەسنەوە پێم سەیرە و بەو شێوازە قسەکردن بەرامبەر بە حزبێکیانەوە کە هەڵبژاردن دەکرێت دەنگ ناینۆکاکەم قەدام وەیە ئێستا من بزانم کە مقابلەکەمە من دەسەڵاتدار بم بزانم مقابلەکەم کە هەڵبژاردنێک بکەمەوە سفر دەبێتەوە وەڵای هیچ پێینەکەی ئەلانی هەڵبژاردنەکەی دەکەمەوە ئەیە چ دەترسن بۆ هەڵبژاردن ناکەن بۆ حکومەتەکە نایەن بڕیارێک ناداتم دەکات کە پاشمانگێکی دیکە هەڵبژاردن دەکرێت و بۆ خەڵکەکەم بیستەوە ماڵی خۆی دابنیشیتن ئەوەی تریان کە کاک محمود ئیستعدادی و هەیە من سپاسی ئەو ئیستعدادی دەکەم تێشی ڕادەبینین دە کاک محمودی لە مستەوایەکی وە بکێتە بەر دادگا و لێپرسینەوەی لەگەڵ بکرێت بەس پرسیارم بۆ کاک محمودی ئەوەیە باشە خەڵکانێکی لە خوار مستەوە پلەی کاک محمود کە کاک محمود دان مەکتەبی سیاسیە ئەو بکوژانەی کە ئەو خەڵکیان کوشتووە بۆ تا ئێستانەکە تەسلیم بە دادگا نەکراوە کە دادگا یعنی یاسا سەرۆرە و یاسا حاکمە خەڵکێکی دیکە کراوە واتە تۆ گومانم لە ڕاستیان دروستی قسەکانی ئەوەیە کە ئەڵێ من ئامادە مطمئن بەردەم دادگا من لە قسەکانی وینە ئەوشاڵا ئیوی حکمی ظەن پێ ئیشاڵا و دەچێتم بەڵام گومانم نەگومانم یەقینم هەیە کە لە کوردستان یاسا سەرۆر نییە و یاسا بە حیزبی کراوە پیاوێکی وەکو ماوەتا هەورەمان دەگیرێ وەکو کاک ڕێدین هەردی دەگیرێتن لەسەر گوتنی حەق بەڵام بکوژانی ئەو خەڵکە ڕەشوڕوتەکە ئێستانەکە دەست بە سمێڵی خۆیان دادینەوە ئازاد لە کوردستان بەکەیف خۆیان دەچون دێت پرسیارەکەی جەنابەتەکەەوە بۆ ئەم جۆرە وتاری ئەم گوتەیە کە بە پشتێکی بۆی کێتی نیشتمانی کوردستان بەڕێز کاک محمود سەنگاوی تا چەند خزمەت بە دۆخەکە کە بە تایبەتی کە ئێستا ئێوە لە دۆخێکتان بەپی ڕاگەرنەکانی خۆتان کۆمەڵی خەڵکتان تووشی ڕەشە بووە و کۆمەڵی خەڵکتان خۆی شادوتەوە و بارگاکەتان لەژێر مەترسایە و ئەم قسانی ئەو کاڵێ ڕەنگە دۆخەکەوای لێ بە خەڵک بێت لە شاری سلێمانی مۆنیکار بات و یعنی ئەم شوبهاندنە بۆ کاری ئەوەکو پۆزیسیۆن و لایەنێکی بەشدار لە خۆپشاندانەکان تا چەند خزمەت بە دۆخەکە وڵی من دەڵێ بەگە مۆنیکار بن بە سێپەڕەکانی واداتی دەپەڕن بەڵام تێ خۆش نییە نە ئەمن و نە ئەویش بەو شێوازە قسە بکەیت چونکە ئێمە بەڕاستی مەسئولین بەرپرسین کاک محمود ئیستاک دەزانێ ئەمیش دەزانم برادرانی مەسئولی تریش دەزانن کاتێکە ئەو وەضعات چەند تون پێ دەبێ هەردابنیشی سپاس مامۆستامەوان کاک محمود سەنگاوی ڕۆژی ڕابردوو دیار بوو نووسەر و ڕناکبیر ڕێبین هەردی لە شاری سلێمانی دەستگیر کرا و دواتر ئەگەر جەنابەت متابعەت کردبێت لە دەستگا ڕاگەیاندنەکان شوێنەوەی ئەشکەنجدان و لێدانێکی زۆر بەجەستەوە دیار بوو بەبەستمەوەی هێزی ئەمنی کە نووسەرەگرێ و هەروەها کۆمەڵێک پاسان کۆستەی خوێندکارانی زانکۆی سلێمانی لە شوێنێک لە قولە ڕیسی شاری سلێمانی گەمارە برابوون دواتر ئازادکران ئەم جۆرە کارانە یاخود ئەم جۆرە سەرنجامانەی هێز ئەمنەکانی ئێوە تا چەند دۆخ ئەتوانێت کۆنتڕۆڵ کا بەتایبەتی کە ئێوە ئێستا بەگومان و سیر خۆپشاندانیان جم و جۆڵەکانەکەن من پێم وایە نازەمەوە ناگەم لێ نییە وەکو شتێکی واگەر کرابێ
من ئاگاندێ نییە بەڵام ئێمە بۆ ئەوەی دۆخەکە کۆنتڕۆڵکەین زۆرجار هەیە کە هەر کەسێک بەبێ یاسا بێتە سەرجادا حەقی شەرعی خۆمانە ئەو کەسانە بێرین و هینیان بکەین بیاگرین دەستەسەریان بکەین بە پێی یاسا بەڵام نازانم کاکڕێبین ئەگەر لێی دراوە یان لێی نەدراوە کاکاندا پەرلەمانەکانی گۆڕاندا کەلار ئێمە لێمان نەدا لەناو خۆیانە کۆمەڵێک چەخۆکێش و ئەمەی کە سەگە خۆن و کاک محمود سناوی لەوتەکانت زۆر باشی کاک محمود سناوی دیارە خۆشی دوایتر لە لێدوانێکدا ئەمەژێ بۆ کرۆکە چه هێزێک بەدوێت و لەکوێ دەستبەسەر بوو بەس تۆ لەوتەکان زۆر جار باز لە یاساکەیت و باز لەسەوەری یاساکەی یەکێک لە بڕیارەکانی پەرلەمان بەتایبەتی لە بڕیارە حەفەخاڵەکە نەجوڵاندنی هێزە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئەوەی کە بینرە ئێستا شارەکان هێزی کاتجوڵاو و ئۆتۆمبیلی سەربازی تایە بۆ کۆنتڕۆلکردنی ڕەوشەکە ئەمە خۆی بۆ خۆی پێشکردنی ئەو یاساییە کە پەرلەماندەریکە